ئەم کاتتان باش بە خێراتنی کەناڵەکانی ڕاگەیاندنەکەین بەڕێزان فەرمونون لەگەڵ بانگەوازی دەستەی گشتی 8 مارس لە شاری سلەیمانی. بانگەوازێک بۆ هاوڵاتیان و یەکسانی خوازان و ئازادی خوازانی شاری سلەیمانی و دەوریبەری بە مەبەستی بەرزڕاگررتنی ڕۆژی جیهانی ژنان 8 مارس ژمارەیەک لە ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵی مەدەنی سنتەری ئەکادمی و دەستگاکانی ڕاگەیاندن و کۆمەڵێک کەسایەتی یەکسانی خواز لەژێر دروشمی یەکسانی لە کار و کرێدا بۆ ژنان و پیاوان چالاکیەکی جەماوەری ڕێک دەخەین و تێیدا وتاری هاوبەشی دەستەی گشتی 8 مارسی شاری سلێمانی دەخوێنرێتەوە. سەبارەت بە گرنگیدان بە پرسی نەبوونی موچە و کاریگەریەکانی نوێنەری مامۆستایانی ناڕازی وتاری خۆیان دەخەنە ڕوو لە میانەی چالاکیەکەماندا کە دەمانەوێت ببێتە نەریتێکی ساڵانەی 8 مارس لە شاری سلەیمانی خەڵاتی یەکسانی ساڵی 2024 ڕادەگەیەنرێت. ئەم خەڵاتە ساڵی دووەمێتی و دەبەخشرێت بە کەسایەتیە کە داکۆکی لە پرسەکانی ژناندا کردبێت لە هەرێمی کوردستاندا بە مەبەستی پاڵپشتی پرسەکانی ژنان لە کوردستان و پشتیوانی لەم ڕۆژە داوا دەکەین لەگەڵمان بن لە ڕیزی ئازادی خوازان و یەکسانی خوازاندا بوەستن هاوسۆز و پاڵپشت بن لە بزوتنەوەی ژنان لە هەرێمی کوردستان و ناوچەکە. بەڕێزان چالاکیەکەمان ڕۆژی هەینی 8 مارس کاژمێر 3 پاشنیوەڕۆ لە بەردەکی سەرای شاری سلێمانی دەست پێەکە کە پێک هاتووە لە مەراسیمی بەخشینی خەڵاتی یەکسانی بۆ ساڵی 2024 هاوکات لە چەندین چالاکی تر لە خوێندنەوەی شعر و پێشکەشکردنی سرود پێکیەک. زۆر سپاس.